میهرەبان بەڕێزان ئامادەبووانی هێژا شانۆکاران هونەرمەندان ڕۆشنبیران زۆر بەخێر بێن و خۆم زۆر بە بەختەوەر دەزانم کە ڕێگەم پێدرا من بەشدار بووم ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێوە لەم بۆنەیە یادی ئەم بۆنە گەورەیە بکەینەوە. ئەمڕۆ یادی 100 ساڵەی سەرهەڵدان و پەیدابوونی بزاوی شانۆگەری لە شاری هەولێر دەکەینەوە کە لە ساڵی 1921 لە قوتابخانەی ئەربیل الئولا نمایش کراوە کە بە سەرەتای سەرهەڵدانی شانۆ لە هەولێر و کوردستان دادەنجێت. دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم یادە دەکەم کە هەوڵێکە بە ئاراستەی زیندوڕاگرتن و یادکردنەوەی مێژووی دێرینی شاری هەولێر کە وەک دەزانین یەکێکە لە کۆنترین شارەکانی جیهان کە ژیان و نیشتەجێبوون تێیدا بەردەوامە. دیارە یەکەم شانۆگەریش لە هەولێر دەربارەی ژیان و ئازایەتی و دادپەروەری سەرکردەی کورد سەلاحەددین ئەیوبی بووە کە بە پێی سەرچاوە مێژوویەکان خەڵکی گوندی دوێنی نزیک شارۆچکەی پیرمام سەر بە پارێزگای هەولێر بووە و دواتر کۆچیان کردووە بۆ شاری تەکرید. بێگومان شانۆ یەکێکە لە گرنگترین و کۆنترین هونەرەکانی جیهان کە هەزاران ساڵ پێشزاین هەبووە و ئاوێنەی خستنە ڕووی بارودۆخی واقعی ژیانی ئەو سەردەمە بەخۆشی و ناخۆشیەکانی بووە. لە سەردەمی نوێژدا شانۆ لە پاڵ هونەرەکانی تردا ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە گەیاندنی چەندین پەیامی گرنگی کولتوری و کۆمەڵایەتی و هوشیارکردنەوەی کۆمەڵگە. بۆیە دەکرێت لە ڕێگەی ئەم هونەرە گرنگەوە شانۆکار و هونەرمەندانی کورد چەندین پەیامی گرنگ و مرۆیی بە خەڵک و کۆمەڵگە بگەینن، بە تایبەتی لە خستنە ڕووی مێژووی گەلی کوردستان کە لە درێژایی مێژوو دووچاری چەندین کارەسات و کۆمەڵکوژی و جینوساید بووەتەوە کە دەکرێت بابەتی چەندین شانۆگەری گرنگ بێت. هەرچەندە لێرەدا جێخۆیەتی ئاماژە بە چەند ئەزموونێکی شانۆ لە سەردەمی شۆڕشدا بدەین کە ڕۆلی گرنگیان هەبووە لە برەودان بە هەزری نیشتیمان پەروەری و داکۆکیکردن لە مافەڕەوەکانی گەلی کوردستان. من بیرمە کە مناڵ بووین چەند گەنجێکی خوێنگەرم شانۆیەکیان پێشکەش کرد لەسەر کاوای ئاسنگەر. لەو تەمەنە زۆر بەڕاستی چێژم لێی بینی. دوای چەندین ساڵ دوای ڕاپەڕین دیسان لە دەڤەری بێتوێن چەندین گەنجی خوێنگەرم بە شێوەیەکی زۆر سادە و ساکار شانۆیەکیان لە دەرەوە پێشکەشی جەماوەر کرد لەسەر ئەنفال و کیمیاباران و کوڕێکی زۆر دەنگخۆش بە شێوازێک پەیام و ئازاری ئەو کارەسات و نەهامەتانەی بە هەموو دانیشتوان ئەوانەی کە دانیشتوو بوون لەوێ گەیاند کە بەڕاستی کاریگەریەکی زۆری لەسەر دەرونی مرۆڤ دەکرد. قسەکردن لەسەر شانۆ بۆ پسپۆران بەجێ دێڵین، بەڵام بۆ ئێمەمانان شانۆ وەکو داهێنان یان وەکو بیرەوەری خۆشی و ناخۆشی ڕووداوەکان لەگەڵ هەستی مرۆڤ دەدوێت. ئەوەی من هەستم پێکردووە شانۆ کە یەکێک کە شانۆ پێشکەش دەکرێت تۆ وەکو تەماشاوانێک هەست دەکەیت لەگەڵ خۆشیەکانی دڵت خۆش دەبێ و لەگەڵ بیرەوەریە ناخۆشیەکانیش غەمگین دەبی. ئەم پەیوەندیە ڕۆحیەی بینی شانۆکار و تەماشاوان گەورەی ئەم هونەرە پیشان دەدات. حکوومەتی هەرێمی کوردستان وەک هەمیشە پشتیوانی خۆی بۆ بەرەو پێشبردن و پێشخستنی بواری شانۆی هونەری و کولتوری لە کوردستان دووپات دەکاتەوە.
و بە پێی توانەکانی حکوومەت درێغی ناکەین لە هاوکاریکردن و پاڵپشتیکردنی پرۆژە هونەری و ڕۆشنبیریەکان. هەرچەندە خۆتان ئاگادارن بەداخەوە لە 2 ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانەکان هەرێمی کوردستان لە دۆخێکی سەختدا بووە و تا ئێستاش نەمانتوانیوە وەکو پێویست ئەو دۆخە تێپەڕێنین. بەڵام ئێمە بڕوامان وایە کە هاوکار لەگەڵ بنیادنانی ژێرخانێکی بەهێزی ئابووری، گەشەپێدانی بواری کولتوری و گرنگیدان بە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگە و بایەخدان بە هونەر زۆر پێویست و گرنگن لە پێناو کۆمەڵگەیەکی وشیار و پێشکەوتوودا. بۆیە لەم ڕۆوە ئامادەی تەواوی خۆمان بۆ پاڵپشتیکردنی بزوتنەوەی ڕۆشنبیری دووپات دەکەینەوە و چاوەڕوانیشمان لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی کوردستان ئەوەیە کە ئەوانیش بە پێشنیار و تێبینی و پرۆژە و بەرهەمەکانیان پشتیوان و هاوکاری بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان بن بۆ ئەوەی بتوانین بە هاوکاری هەموو لایەک هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی گەشە سەندووتر لە هەموو بوارەکاندا ببین. جارێکی دیکە دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەو یادە دەکەم و هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هونەرمەند و شانۆکارانی کوردستان دەخوازم. ئامادەبوانی هێژە من داوای لێبوردن دەکەم کە ناتوانم بۆ هەموو بۆنەکە لەگەڵ ئێوە بەردەوام بم، چونکە بێ لە جیاتی خۆم و وەزیرە بەڕێزەکانیش داوای ڕخسەتتان لێ دەکەین ئەبێ بڕۆین بۆ بەشداری لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران. بەڵام هیواخوازم بۆنەیەکی سەرکەوتوتان هەبێت و کاتێکی خۆشتان هەبێت و خۆشتان هەر سەلامەت و سەرکەوتوو بن.